ئێمە گوناهەکەین. ابن الجەوزی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ زۆر کەسم بینیوە زۆربەی خەڵک ئاوایە گوناهەکات تەوبەکە دڵی بە تەوبەکەی زۆر خۆشە لە کاتێکە یەکلایی نەبووەتەوە نازانێ خوای گەورە تەوبەکەی لێ قبوڵ کردووە یان لێ قبوڵ نەکردووە بەڵام ئەگەر خوای گەورە گوناهەکەیشی لێ ببورێ خۆ خەجاڵەتی دوای گونە هەرەمێنێتەوە. چ گەورەیە تۆ کەتنێکە کردووە دزیەکە کردووە لە کەسێکی خۆشەویست بەڵام ئەو دزێت لێ ئاشکرا ئەو کەسە خۆشەویستە گردنی ئازاد کردی بەڵام قەت چاوەڕێی نەیە کرد کە تۆ ئەوەندە نەفس نزم بی دزی لێ بکەیت ئەوەندە نەفس نزم بی چاودرێشکی بۆ ناموسی بۆ شەرەفی سەیری خێزانەکەی بکەیت لە کونێکە و سەیری کچەکەی بکەیت کەشەفووی وتی گردنە ئازادێ بەڵام هەر کاتێک کە ئەیبینی سەری خەجاڵەتی و ڕووزەردی دانەوێنی شەرمی لێکەی ئەوەیە فضیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێبێ فەرموو چی ئەی فەرموو وا سەوئەتا وئین عەفەوتە عنی ئەی قڕم بەسەر خەجاڵەتی بۆ خۆم با لێشم ببووری ئەوە تۆ لە گوناهەکەی من بووری لە من خۆش بووی ئەی خۆ ڕووزەردیم هەرەمێنێتەوە خۆ خەجاڵەتیم هەرەمێنێتەوە چۆن بوێرم سەر بەچکەمەوە سەیرم بکەم یا ڕەبی چۆن بوێرم لەبەر مەقامی تۆدا بوەسم چۆن خەجاڵەت نەبم خەجاڵەتەکەم هەر بەردەوام ئامێنێتەوە هەر بەردەوام ئامێنێتەوە ئازان